بەڕێزانەتان، سوپاس بۆ مامۆستا بەڕێزانەتان، سوپاس بۆ بەڕێوەبەرەکەتان کە دڵسۆزیەکەن و خەمتان ئەخۆن و ئێمەش زۆر زۆر خۆشحاڵین کە لە خزمەتتان ئەبین. ئەو بابەتی کە بۆ ئێوە ئامادە کردووە پێم خۆش بوو ئەمڕۆ کە زۆرینەیەک لێرە پێم خۆش بوو باسی بابەتێ بکەم کە پەیوەندی بە ئایندەی هەریکێمانەوە هەبێت و پێم گرنگ بوو لەناو ئەوانەشان شتێک هەڵبژێرم کە تۆ ئەکرێ خۆزگەی بۆ بخوازی و ئامانجەکانیشتی لەسەر دابنی و بتوانی لێرەوە تەماشای ئایندەیەک بکەین کە بە دڵنیایی ئەگەر تۆ چاوەڕێی ناکەی ئەو چاوەڕێی تۆیە. سەرەتا لەوە دەست پێەکەین کە هەر یەکێک لە ئێمە خوازیاری دنیایەکی جوانە، دنیایەک کە لە خەیاڵەکانی خۆیان هەیە و ئەوەی حەز پێیە، حەزەکە دنیا وارێت. هەر یەکێک لە ئێمە کۆمەڵی حەز و خۆزگەمان هەیە کە پێمان خۆشە دنیا ئاوەها بێت کە ئێمە خۆزگەی بۆ خوازین. ڕاستیەکەی ئەوەی ئێمە خۆزگەی پێخوازین ئەبێ بنیاتی بنین و ئەبێ بەرەو ڕووی بچین و ئەبێ دروستی کەین بۆی ئەتوانین بڵین بابەتی ئەمڕۆمان ناوی ئایندەسازیە. ئایندەسازی چونکە ئایندە خۆیە، بەڵام ئەو ئایندەی تۆ ئەتەوێ ئەبێ بیسازێنی، ئەبێ دروستی کەی. ئەکین ئایندە خۆیەت، بەڵام ئەو کاتە هەر جۆرێک کە هات پێچێ بە دڵی تۆ نەبێت. لەبەرەوەی ئەوەی کەیەت بە دڵی تۆ بێت ئەبێ دروستی کەی، ئەبێ لە ئێستاکەوە هەنگاوی بۆ هەڵگری بۆی ئەو ئایندەیە وا دەرچێت کە تۆ ئەتەوێت. و ئەبێ هەموو ئەو هەوڵانەی کە تۆ ئێستاکەی هەر لەوەی کە ئەحەویتەوە، هەر لەوەی کە ئەخوێنیتەوە، هەر لەوەی کە خۆت ئامادە ئەکەی و کارێک ئەنجامەیی، هەمووی ئەبێ لە پێناوی ئەوە بێ ئەو دنیا جوانە دروست ببێت، ئەو دنیایی کە هەر یەکێکمان خۆزگەی ئەخوازی. کەواتە ئێستاکە ئەتوانین ئاماژە بە شتێکی زۆر گرنگ و گەورە بین. ئەویش ئەوەیە، ئەو حاڵەتی ئێمە تیایەژین، ئەوە حاڵەتی ئێستایە. هەموو لایەنەکانی بیر لێ بکەرەوە، ئەوە حاڵەتی ئێستایە و ئەو دنیایەکی ئێستاکە واقع. و ئەوەی کە لە خەیاڵەکانمان پێمان خۆشە دنیاوا بێ، ئەوە حاڵەتی خوازراوە. لە زانستی ئەندازی دەرونیان پێ ئەڵێن ئیکۆلۆژی، واتە ژینگەزانی. ژینگەزانی ژیانی تۆ، ئەوەی کە ئێستاکە توی تایە لەگەڵ ئەوەی کە تۆ ئەی خوازی کە لە ئایندایە. و تۆ ئێستاکە چۆنیت ئەی لە ئایندا چۆنێت. ئێستاکە ئیمکانات چۆنە لەبەردەستوە، پێت خۆشە لە ئایندا چیت لەبەردەستایە. ئێستا لە چه ئاستێکایی پێت خۆشە ئەو ئایندەیە کە تۆ ئەی خوازیت، کە تۆ حەزی بەیەکی ئەوەیان چۆن بێت. کەواتە ئێستاکە تۆ لە بینی دوو وێنای، وێنایەک لە ئێستاکە و وێنایەک لەو ئایندە جوانەی کە تۆ ئەی خوازی لە دنیا. ئەم دوانە یەکێک لەمبەر یەکێکیش لەو ئایندە باڵایی کە لە وێنەکەی تۆ هەیە و هەموو ژیانی تۆ ئایندەسازی تۆ ئەوەیە ئێستاکە بتوانی ئەوە ببینیت و بتوانی نەخشەی بۆ دابڕێژی و بتوانی ئامادەکاری دەرونی جەستەیی بۆ بکەی بۆ ئەوەی ئەوە بێتە دی بگەیتە ئەو حاڵەتی کە پێڵێن حاڵەتی خوازراوە، حاڵەتی مەوجود، یعنی حاڵەتی ئەوەی کە ئێستا وجودی هەیە و هەیە، و حاڵەتی ئەوەی کە تۆ ئەی خوازی، واتە حاڵەتی مەطلوب، یعنی ئەوەی تۆ ئەی خوازی، ئەوەی تۆ حەزەکەی وارد. ئەمەش سەرەتا ڕاستەوخۆ پەیوەندی بە بابەتێکی گرنگەوە هەیە کە پێڵێن ئیماجینەیشن، واتە تەسەور. واتە ئەگەر بیکەین بە کوردی وێناندن، شتێ وێنەی بۆ بکەیت، شتێ دروستیکەی لە خەیاڵەکان. مرۆڤ لێرە زۆر جیاوازە لە هەموو جانەوەرەکانی. ئەو خاڵەشی زۆر جیاوازیەکە دروستەکە ئەوەیە مرۆڤ ئەتوانێت نەک شتەکانی بیرکەوێتەوە، چونکە هەندێک گیاندار شتی بیرەکەوێتەوە. فێر نەک فێرە بێت، چونکە هەندێک گیانداریش فێرە بێ، بەبێ نەزەری دەروونزانی فێرە بێ. زۆربەی نەزەرەکانی فێربوون تاقیکردنەوەکەیان لەسەر جانەوەران کراوە، لای پاڤلۆڤ، لای سکینەر، لای تۆرندایک، لای زۆربەی زانایانی دەرونی. فێربوون لە هەردوو لا هەیە. تۆ توانی جانەوەری فێرکەی شتێکی مهم بکە. ئەوەی کە لەوەش باڵاترە وێناندنە، واتە تۆ بتوانی بە خەیاڵی خۆت شتێ دروستکەی کە لایەزال وجودی نەبێت. کەواتە ئەو بابەتە گرنگی کە لە مرۆڤ هەیە
ئێمە ئەتوانین نایبنین وێناندن جیاوازیەکە وە کە مرۆڤیش دروست بووە بە تایبەتی کاتێک کە مرۆڤ دروستکرا ئەو شتەی پێبەخشرا کە پێی ئەڵێن وێناندن ئەو کاتە هەموو بوونەوەرە گەشتە کەماڵ. یعنی بوونەوەر کاتێک جوان ئەبوو کاتی ئەگەشتە دوا پلەی کە مرۆڤ دروست بکرایە ئەبوایە خوای گەورە بوونەوەرێکی هەبوایە کە عاقڵ و ژیر بوایە و بڕیارەکانیشی لەدەست خۆی بوایە واتە خۆی خاوەنی ئیرادە بوایە. ئەو ڕۆژە کاتێک ئەوەی دروست کرد یایە دەست خۆی ئەبێ شتێکی پێبێ و مرۆڤ بتوانێت شتەکان بەدەستی خۆی بتوانێت ئیرادەی هەبێ. ئەوەش تەنها وێناندنە. ئەگەر بکرێ وێنە یان بڵین تەجەسوم واتە لە خۆتە بیهێنیتە ئارا لە خەیاڵەکەتە. ئیتر ئایا بە وێنەیە یا بە تەسویرە بە ئێحساس دروستی دیگە شتێکە نییە. مرۆڤ تەنها بەوە ئەتوانێت خاوەنی ئیرادە بێ. ئەخی ئیرادە زان چییە؟ تو ئێستا ئەڵێی کاتێک کە ڕۆشتمەوە لەو دوکانە لایەن فڵان شتە کڕام. ئیرادەی تۆ لەوایە، یعنی خاوەن ویستی تۆ لەوایە کە ئەبێت دوکانەکە بێنیتە خەیاڵی خۆت. لە کاتێکە ئێستا دوکانەکە مەوجود نییە. ئەو شتەی پێ بیکرێ ببینیتە خەیاڵی خۆت لە کاتێکە ئێستاکە لە بەردەسانیە و تۆ ئەم خەیاڵاتانە دروستەکەی ئینجا ئەتوانی لە ئایندا بچی ئەوە بکەیت. ئیرادە پێویستی بەوەیە کە تۆ وێنەی بۆ سازنی. بە ئەو ڕۆژە کاتێک خوا ئینسانی دروست کرد یەکسەر فریشتەکان وتیان ئاخر تۆ چۆن شتێک دروستەکەی کە خوێن بڕژێ و خەڵک بکوژێ و فەساد بڵاو کاتەوە. ئەخ بۆ چونکە ئەگەر تۆ ئیرادە بیتە دەست ئینسان ئەکرێ شتێک خراپیش بکە وانییە؟ کاتێک کە تۆ ئیجازەیان پیای ئازاری چیەکی بیکە ئەکرێ شتێک خراپیش بکەیت. لەبەرەوە فریشتەکان وتیان خۆیان تۆ چۆن ئاوا شتێ دروستەکەی لە کاتێک ئەمە هەمیشە بەندایەتی تۆ بکەین چونکە ئەو بووی دیاری کراوە و ئەو ناتوانێت شتێ بکا کە بۆی دیاری نەکراوێ. بەڵام خوای گەورە لەبەری بوونەوەرەکان بگەێنێ بە کەماڵ ئەم جارە بوونەوەرێ دروستەکە پێی ئەڵێ ئادەی ئەتوانی بیرکەیتەوە ئەتوانی وێنان دروستکەی ئەتوانی خەڵقیکە یەکەم جار لە ئەندێشەکەتە بیسازێنی دوایی بە ڕەفتار دوایی بە کردار دوایی بە بیرکردنەوە بە هەموو شتێک ئەتوانی بێنیتە ئارە. کەواتە بابەتەکە کە ئایندەسازیە یەکەم هەنگاو کە تۆ بیر لەوەکی تۆ ئایندە دروستکەی ئەبێ بگەڕێیتەوە بۆ ئەو وێنایی کە خۆ دروستیەکەی لە خەڵک. ئێستاکە ئەچینە خزمەتەوە ئاەتەکە فەرمێ وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك. والله خوای گەورە وەڵامەکەی ئەڵێ چی؟ إني أعلم ما لا من هەزە. لەبەرەوەی بوونەوەر بگەێنێتە کەماڵی خۆی تر تاو هەموو بوونەوەر بە مەزبووتی خوای گەورە ئێوە بیگەێنێتە کەماڵ دروستکردنەکانی خوای گەورە عەیبیتیانە بێ نەقسیتیانە بێ بوونەوەرێکیش دروستەکە هەموو ئیختیارێکیە. کەواتە لێرەوە سەرەتاکە دەستیەکە ئێمە ئەندێشەمان ڕاستینەوە ئێمە خاوەنی ئیختیارە. هەر ڕەفتارێک کە تۆ ئەتوێ بیکەی یەکەم جار لە ئەندێشەکەتا هەبێ ئینجا ئەتوانی تۆ ڕەفتارە و تۆ چی ئەکەی بۆ ئەوەی ئایندە دروست بکەیت. کەواتە ئایندەسازی یەکەم هەنگاوی وێناکردنە کە پێڵین ڤیژن واتە ئەبێت تۆ خەونێکت هەبێت ئەبێت تۆ خەونێکت هەبێت و بتوانی ئەو خەونە بهێنیت. کەواتە با بچین بزانین وێناندن چییە. زانایەک هەیە کە ژنە ناوی شاکی گوانە. ئەم زانایە ساڵانێکی زۆر دیراسەی فەلسەفەی شەرقی و یۆگا و هیپنۆتیزم و ئەو شتانی کردووە کە لە شەرقا زۆر باوە بۆ پێگەیاندنی خۆی. دوای تەجروبەکەی خۆی دوای چەندین ساڵ لە ئەمریکا چیەکە پەیمانگایەک دامەزرێنێ تەنها بۆ وێناندن و کتێبێکی هەیە بە ناوی Creative Imagination یا Creative Visualization واتە وێناکردنی داهێنەر. ئێستا تۆ زۆر جار خەیاڵەکەی پێت دەڵێن ئەوە خەیاڵ پڵاوت وەنیە؟ کەواتە ئەو خەیاڵە جیاوازە لەو خەونە. ئەو خەونە ژەرۆکۆ وە یەک تۆز جیاوازی هەیە کە ئێمە ئەمانەیەت ئەو سیفەتانە دروست بکەین بۆ ئەوەی ئەو خەونەیان بێت. ئەمەیان خەیاڵ پڵاو نەبێت. ئەوەش کۆمەڵە صفاتی تایبەتیە تۆ بێ لە خۆتا دروستیکەی کە ئێمە هەوڵەیەین ئێستاکە یەکەیە کە باسییان بکەین. جا شاکتی گوای دەڵێ ئێمە لە خولەکانمانە خەڵکێنین داینیشێنین ئادی چاوت داخە و ئادەی وێنان بکە خۆت بهێنە پێش چاو کە تۆ جوانترین ڕەفتار
خۆت بهێنە پێشچاو کە تۆ زیرەکترین مرۆڤی، خۆت بهێنە پێشچاو کە تۆ باشترین ژیانت هەیە، خۆت بهێنە پێشچاو کە تۆ ئایندەی ئەتەوێت ئێستاکە دروست بووە. چ وێنایەک دروستەکەی، چ سینەمایەکەوە نییە، چ فیلمێکە کە تۆ ئەبێت دروستیکەی. هەمیشە وتومە مرۆڤ دەرهێنەری ئەو فیلمەیە کە خۆی تایە باڵا. مرۆڤ دەرهێنەری ئەو فیلمەیە. ئەگەر کەسێکە بینی ڕۆژ بە ڕۆژ بەدبەختە بێ، ئەوە دڵنیا بە خۆی دەرهێنەری بووە، ڕۆژێک لە ڕۆژان ژیاننامەکەی خۆی لە خاڵەکانیان نووسیوە. ئەگەر تۆ ئەمڕۆ خۆت بە مرۆڤێکی چاک بزانی، ئەم ئێوارەیە جوانترین ڕەفتارە نوێنی. هەر ئەمڕۆ گلەی لە خۆت بکە و زۆر لۆمەی خۆت بکە، بە خراپ تەماشای خۆت بکە، هەر ئەمڕۆ ناتوانی ئینسانێکی چاک. چونکە بێ یەکەم جار وەکو دەرهێنەری نمایشنامەیەک ئەبێت تۆ جارێ ئەکتەرەکە بزانی کێیە. ئەو کەسێک کە ئەکتەرە ڕەفتاری چۆنە، چۆن ڕەفتارەکە لەگەڵ دایک و باوکی، چۆن ڕەفتارەکە لەگەڵ مامۆستاکەی، چۆن دانیشی ئەخوێنێتەوە، چۆن ئەگا بە ئامانجەکانی، چی ئەکات، چی لێ بەسەرێت. هەموو ئەمانە فیلمێکن، نمایشێکن کە دەرهێنەرەکەی خۆتی. چونکە هەر لە ئەوڵەوە کاتێ مرۆڤ خوا دروستی کرد، ئەم جارە دەرهێنەرێکی یایە دەست خۆی. خۆت بیرکەرەوە، خۆت دروست کرد. کەواتە بابەتەکە پەیوەندی بە ئایندەمانەوە هەیە، زۆر گرنگە. سەرەتای ئایندەسازی ئەوەیە ئێمە وێناکە دروستکەین لە خۆمان، کە پێوترێت سەلف ئیماجینێشن، واتە خۆت تەسەوور. چۆن تەسەووری خۆتەکەی؟ ئاوەهاش تۆ ئەتوانی ڕەفتار بکەی. لێرە نمونەیەکمان هەیە کە پێم خۆشە بۆتانی بجێڕنەوە. ئەویش پزیشکێکە، پزیشکی عەمەلیاتی تەجمیلیە، واتە نەشتەرگەری جوانکاری پلاستیک. لەلای ماکسوێل مالتزە. ئەم پزیشکە ساڵانێکی زۆر لە عیادەکەی خۆی خەریکی عەمەلیاتی تەجمیلی بوو. وانە یەکێ دووتی خۆی بەدڵ نییە، یەکێ پێستی دەموچاوی بەدڵ نییە، یەکێ سوتاوە، یەکێ شتێکی لێ بەسەر هاتووە. ئەچێتە لای ئەو و ئەو تەنها نەشتەرگەریەکی بۆ بکات. بەڵام ماکسوێل مالتز دوایی مجەڵەدێک کتێبە نووسێ بە ناوی سەلف ئیماجینێشن، خۆتەسەوورکردن. خۆتەسەوورکردن دەرونزانی. بۆ ئەبێ پزیشکێکی جەڕاح کتێبێک لەسەر دەرونزانی بنووسێ و بە ڕێژەیەکی خەیاڵی ژماری لە عالەما لێ بفرۆشێ. بۆ لەبەرەوەی ئەم نەشتەرگەرە هەستی بەوە کردبوو. ئەڵێ چی؟ ئەڵێ کاتێک کە من نەشتەرگەریەکەم ئەنجامەیە، پاش ماوەیەک ئەمبینی ئەمانە گۆڕاون. مرۆڤی ترسنۆک جاری واکەوە بوو بە مرۆڤێکی ئازاد. شەرمنەکان بوون بە کەسانێک ئەیانتوانی خۆیان بسەلمێنن، ڕێی خۆیان دەرببڕن، قسە بکەن. و ئەوەی وای کردبوو ئەمانە بگۆڕێن. تەنها چی بوو؟ ئەڵێ نەخۆشەکەم کاتی ئەگۆڕا کە ئەچوویە بەر ئاوێنە. پێشتر هەر ڕەفتارەکەی گوجارەم وا بە دوای نەشتەرگەریەکەش. ئەڵێ کە ئەچوویە بەر ئاوێنەکەی کە کەسە ڕەفتارێک گۆڕا، بیرکردنەوەیە گۆڕا، عەقڵێتیە گۆڕا، حاڵەتە دەرونیەکانیە گۆڕان. ئەڵێ بۆم دەرکەوت مرۆڤ ئەو وێنایی لە خۆی هەیە ڕەفتارەکانی ئاراستەکە. تۆ کاتێک ئەوە ڕەفتاری تۆیە لەبەر ئەوەی لە خەیاڵەکان هاتوو ئەوەیت. کەسێک کە خۆی بە ڕەوشت بەرز دائەنێ، ئەڵێ من بەلام و ئەخلاق هەموو شتێک. ئەم نەفەرە ئەگەر ڕۆژە مەسلحەتی لەوا بە درۆکاندوری پێ ناکات، چونکە هەرچی سەیرەکان خۆی ئەوە نییە بتوانێت درۆ بکات. ناتوانێت وێنایی خۆی بکات لە کاتێکدا درۆوە، لەبەرەوەی هەرگیز درۆ ناکات. ئەگەر ئێمە بمانەوێ کەسێک بگۆڕێ، ئەبێ بین پێی بڵێین پێویست ناکات دنیا بگۆڕێ، پێویست ناکات تۆ هەڵەبجە بگۆڕێ، ژینگە بگۆڕێ، کەسەکانی دەوروبەرمان بگۆڕن، مەنهەجەکەمان بگۆڕین، جاخۆمان بگۆڕین. ئەگەر بڵێ ئەو شتانە بگۆڕن منیش ئەگۆڕن، تەنها کاتێک کە ئەو شتانە ببنە هۆی ئەوەی وێناکی تۆ بگۆڕ. ئەو ڕۆژەی وێناکی خۆت لە خۆت گۆڕە، ئیتر تۆ بگۆڕ. بۆ گۆڕان شتێکی خراپ نییە، گۆڕان ئەوەیە لە حاڵەتی ئێستاوە بگۆڕێ ببێت بە حاڵەتی خوازراوە. جا ئەو کار کە ئەڵێ ئەچوونە بەر ئاوێنەکە ئەگۆڕان، بۆچی؟ لەبەرەوەی وێنەی خۆی وێنەی ئینسانێکی شەرمنە، لەکەیەک بە دەموچاوی و بۆ میسر شەرمی کردووە. ئەم ئینسانە هەستی بە گەورەی خۆی نەکردووە، بۆیە شەرمەکە لەوەی کە هەڵەیەک بە دەموچاویەوە. بۆیە ئەو ڕۆژەیە چێت بەر ئاوێنەکە پەڵەکە نەماوە، لە وێنەکەیە خۆی گۆڕاوە، هەر کە ئەگۆڕێ شەرمەکەی نامێنێ. هەر کە خۆی بینیەوە لە وێناکەیە عیبەکەی نەماوە، ئیتر احتیاطی خۆی دەرەبڕێ.
بەڵام ئەو مرۆڤە ئەگەر لە دەرمزانی بزانیایە جوان شارەزا بووایە کە ئەگەر وێناکەی بگۆڕێ هەموو دنیا ئەگۆڕێ هەر یەکەم جار ئەو ئازێتی بەخۆی نایە زۆر کەس ئەگەر ئەم باڵەکە بزانێ هەرگیز پێویست بۆ ناکە بڕۆ بڵێ جەڕاحەت کە عەمەلیاتی تەزمیلی بکە ئەڵێ من بۆیە شەرمنم بەخوا لەبەر ئەوەی ئەم پەڵەیە پێدەمەوەی من ئەگەر ئەم پەڵەیە لارم شەرمەکەم نایە نه تۆ لەبەر ئەوە شەرمن نی تۆ لەبەر ئەوەی لە وێناکەتە ئەمەت زۆر زەڕەبی نەخستۆتە سەر زۆر گەورە ئەگین مرۆڤ خودی خۆی لەوە زۆر زۆر گەورەترە ئەوەی اعتیبارە بەسیتانە کەمیکەنەوە بچووکیە لەبەرەوە بگەڕێ بۆ خۆت بزانە وێنەکەی خۆت بەرامبەر خۆت چییە کەواتە هەموو گۆڕانکاریەکان لەو ئەندێشەوە دەست پێەکەن کە ساڵەهای ساڵە بە ئێمە ئەڵێن هەرچی خەیاڵە لای خوا بکە من ئەمەوێت پێتان بڵێم ئەو قسەیە یەکێکە لە بەندە پێشینەکان زۆر پەندی جوانمان هەیە هەندێک پەندیشمان هەیە تەجروبەی ئینسانەکانە پەندوانیە تەجروبەی ئینسانێکی فاشیلە ئەو ئینسانی هەر محاولەیە کات و وا دەرناچی کە خۆیەوێ ئیتر وا ئەزانێ هەرچی خەیاڵە لای خوا بکە بەس باسی خوا ئەکەین با بگەڕێنەوە بۆ دیمزەین وایە لە حەدیثێکی قودسیە هاتووە کە پێغەمبەری خوا فەرمێ أنا عند ظن عبدي بي يعني پیغمبر فرمي خوا فرمويتي أنا عند ظن عبدي بي من لقل قماني بدلكما قمانت شون أبو خوا أجواءك بجياني قمانت وايا خوا برحمة خوا رحمة لك قمانت وايا خوا يقول عاقبتي يوم همنا خوشي بخوشي جارة كواتا بخوشي جارة چونك خوي برياري ياوا اختيار بات الدستو وينا بات الدستو وينكي تو برامبر بخوا سوانا لوێنەکەی تۆ خوای گەورە ئەو زاتەی هەر کاتێک تۆ بێتاقەت دی ئەگاتە فریا یا لەوێنەکەی تۆ خوای گەورە بە تایبەتی ئێوە تۆ بێتاقەت هەر کامێکشانەکەی خوای گەورە ئەوە ئەکات کە لە خەیاڵەکەی تۆە کەواتە وێناندن خەیاڵکردن لە دینیشە حەقیقەتێکە هەموو ئەوانەی کە زانست و دین و فەیلسوفەکان و هەموو ئەو زانایانە قسەی لەسەرەکەن تەجاریبن بۆ دەرکەوتنی و حەقیقەتانە بۆ دۆزینەوەی یاساکانی ژیان ئەمە یاسای ژیانە ئەگەر تۆ ئەتەوێت سەرکەوی ئەبێ ئەو یاسایە بەکاربێنی کە لە ژیانە هەموو جارە جێبەجێکی وا دەرەچێت یەک و یەک ئەکاتە دوو و تۆ نابێ بڕیاربەی یاساکە بگۆڕ ئەبێ بڕیاربەی یاساکە بەکاربێنی کەی تۆ توانی یاسایە بەکاربێنی یەکەم جار یاساکە بناسە ئیتر زۆر بە بێخەمی یاساکە جێبەجێکە ئێمە ئەڵێن ئەوەی لە خەیاڵەکە تا هەبێ ئایندەش هەرەوە دەرەچێت بەس بە شەرتێ وێناکەت کۆمەڵە مواسەفاتی لەگەڵ بێ کە ئەم ڕۆدانە دانەباسی یەکەم ئەبێ وێناندن لە ئارەزوو دەرچێت واتە کاتی وێنەی خۆتەکەی من کەسێکی زۆر زیرەکەم زۆر سەرکەوتوم من گەشتم بەو پلەیە لە فڵان شوێن وەرگیراوم و هەموو ئەم وێنەی کە تۆ دروستیەکەی ئەبێ لە ئارەزوو دەرچێ بڵێ ئەمە ئارەزوومە زۆر کەس ئارەزووی هەیە ئەگەر بڕۆی لە دنیای شەناسی بکەی شاعیرەکە زۆر ئارەزویە کە نایەتە دی لە داخا لە خەفەتا شەرێکی بۆیە تۆی نووسێ زۆر کەس ئارەزووی هەیە ئارەزوەکان نایەنێت ئەبێم ئارەزوانە ببن بە ئامانج نەڵێ من ئەمە ئارەزوومە دنیا وا دەجوانە ئەبێ بڵێ من پلان ڕێژی ئەکەم بۆ ئەوەی وابێت ئەوە ئەو ئایندە جوانەی لە خەیاڵەکەما هەیە دەی من پلانی بۆ دانیم کە ئەوە وا دەرچێت ئەگەر ئەڵێ مستەحیلە ئەڵێن نە ئەوە لە خەیاڵەکەتان مستەحیلە هەر کاتێ لە خەیاڵەکەتان مستەحیل نەبوو ئەبێتەوە ئەڵێ زانای وتوێتی کاتی ئینسان ناتوانێت لە دوورەوە دەستکاری شتەکان کە هی ئەوەیە باوەڕ ناکە ئەڵێ گەر تۆ باوەڕ بکردایە ئەوتوانی لە دوورەوە پەرداخە بجوڵێن یا چۆڵە بەس تۆ باوەڕ ناکە وێنەکەی دروست ناوێت کە بە واقع بتوانێەوە بکەی بۆی ناتوانێت ئەگەر ئێمە بڵێن ئەمە وێنەیەکی زۆر خەیاڵیە بەڵام ئایندەسازی خەیاڵی نییە زۆر کەس لەم دنیای ئایندەی خۆیانیان دروست کردووە ئایندەکەی ئەوە ئایندەکەی کە لە دوێنە خۆزگیان نەخواست ئەمڕۆیەوە زۆر کەس لەوەش زیاتر ڕۆشتووە کە لە خەونەکەیە هەبوو ئەگەر بڕۆین دیراسەیەکی باشی ژیانی مرۆڤە سەرکەوتوەکان بکەین ئەبینی هەوڵیان شتێک بەدەست بێنێ دەیان شتی بەدەستهێناوە کاتێک کە ئەو یاسایانی گرتوۆتە بەر کەوتمان یەکەم یاسا وێنەیەکی ڕوونە
ئێستا پلانی بۆ دانی نەخشە ڕێژی بۆتی ئەبێ ئەم خواستەی من بە چەند ساڵی تر بێتە دی 5 ساڵ 10 ساڵی تر ئەبێ ئێستاکە من چی بکەم بۆ ئەوەی دووست بگەمە فلان شوێن فلان ئامانج بۆ ئەوەی ئەم ئامانجەش بمگەێنە بە ئامانجەکەی تر بۆی بمگەێنە بە ئامانجەکەی تر بەم شێوازە تاکو ئامانجە گەورەکان و بەرەسەر کەواتە ئەبێ ئەمڕۆ هەوڵەکانی ئەمڕۆ کۆشەکانی ئەمڕۆت بۆ ئەوە بێ کە ئەم مانگە دەرەجە بینی بۆن ئەم مانگە نمرەی باش تێنا بۆ ئەوە بێ سەری ساڵ بتوانین نمرە بەدەست بێنی ئەم سەری ساڵە نمرەت بەدەستێنا بۆ ئەوەی کە شەشت پاوەکرد بی بە فلانشون و ئەبێم ئامانجانە لێکگرێدراو بن نابێ ئامانجی مافلۆرمان هەبێت لە شوێنێکە قەتع ببێت و تەواو لەبەرەوە ئامانجانە هەمویان لێکیان گرێین تا کۆگاتە ئامانجێکی گەورە لێرە ئەمە یەکێک لە ڕاستە زۆر گرنگەکانتان بۆ باس بکەم ئەویش خۆشبەختیە ئایا خۆشبەختی لێرە لەکوێی مەسەلەکە هەندێک کەس دەڵێن دەی کاتێ خۆشبەختی کە ئامانجەکەت هاتە دی کاتێ تۆ خۆشبەختە بی کە ئەوەی ئەیخوازی بێتە دی بەڵام من ئەڵێم ئەوە خەڵەتێنەرترین بیرکردنەوەیە چونکە مرۆڤە بەدبەختەکان ئەوانەی هەست بە خۆشبەختی ناکەن چۆن ئەگەن بە ئامانجەکان ئێوە بە من بڵێن ئەو کەسێک کە ئەمڕۆ دڵی خۆش نییە چۆن نەتوانێت ئایندە دروست بکات دڵخۆشیەکەش پەیوەندە بە خەیاڵەکەتەوە پەیوەندە بەوەی چۆن تەعامل لەگەڵ خۆت بکەیت لەبەرەوە زانایەکی وەکو ئەنتۆنی ڕۆبینز کە هەموو هیوایەتەکانی ژیانی خۆی هێناوەتە دی ئەڵێ من بە پێچەوانەی خەڵک ئەڵێ کە گەشتم بەو هەدەفە دڵم خۆشە بێت من ئەڵێم نەخێر من بە دڵخۆشیەوە بەر ئامانجەکانم ئەوە کەواتە تۆ ئەمڕۆ وەرە بە دڵخۆشیەوە کۆشش بکە بە دڵخۆشیەوە هەنگاوەکانت هەڵگرە چونکە ئەگەر تۆ ئەمڕۆ دڵخۆش نەبی ئەنجامەکە ئەوە دەرناچێتە تۆ بەڵام زۆرێک هەن لەم یاسایە غافڵن زۆرێک هەن ئەم یاسایە هەست پێ ناکەن بۆیە ئەمڕۆ دڵی خۆی تەنگەکە لەبەرەوەی هێشتا ئامانجەکەی نەهاتۆتە دی و بە دڵنیایی ئەگەر تۆ ئەمڕۆ دڵت تەنگ بێ ناتوانی کۆششکەی و ناتوانی بگەیتە هیچ ئامانجێ لەبەرەوە مادەم من ئێستاکە هەوڵەیەم بۆ ئەوی ئامانجە بێتە دی سیفەتێ لە سیفەتەکانی هەوڵدانەکە ئەوەیە ئەبێ بە دڵخۆشیەوە هەوڵی لەگەڵ و ئەبێ ئەوە لە خەیاڵی خۆمانە بسڕینەوە کە ئەبێ بگەینە ئامانجەکانی جا دڵمان خۆش بن کاتێ خەونەکەمان بینی بە دڵمان بوو ئامانجەکانمان بۆ دانا پلان ڕێژیمان بۆ کرد و هەنگاوەکانمان هەڵگرت تۆ پێویستە کۆمەڵێ توانات تیابێت تۆ پێویستە کۆمەڵێ ئامادەکاری دەرونی تیابێت بۆی بگەیتە ئەوە یەکێک لە ئامادەکاریەکان ئەوەیە چۆن ئێستاکە بتوانم دڵی خۆم خۆش چۆن ئێستاکە بتوانم دڵخۆش بم بەو ئایندەیە دڵخۆش بم بە هەوڵەکانم دڵخۆش بم بە ئایندەم دڵخۆش بم بە ئێستا ئەمیش پێویستە بەوەی کە تۆ ئێستاکە ڕاستی بە دنیا بە تەواوی کەم و کوڕیەکان بە تەواوی ئەو هەموو عەرقەلە و چەک مەسەری و گرفتانەوە وانەزانی مرۆڤە سەرکەوت و خۆشبەختەکان گرفتیان نییە مرۆڤە سەرکەوت و خۆشبەختەکان ئەوانن خۆیان زۆر گەورن لە چاو گرفتەکانیان ئەگین گرفتەکانیان هیچیان کەمتر نین لە گرفتی خەڵکی کەواتە تۆ هێندە گەورە ببە هێندە جوان بیرکەرەوە هێندە پۆزەتیڤانە بیرکەرەوە ئەمڕۆ گرفت و خەم و کێشەکانت نەبنە موشکلەوە دڵخۆشیەکە تێک نێ و یەکێکی کە لە خەسڵەتەکانی ئەو مرۆڤەی کە ئەگاتە ئەو ئایندەی ئەیەوێ و ئەو مرۆڤەی ڕۆژانە ئایندە سازی ئەکات یەکێ لە خەسڵەتە گرنگەکانی ئەم مرۆڤە ئەوەیە کە گەشتین مرۆڤە ڕەشبینەکان ناتوان ئایندە سازی بکات چونکە مرۆڤە ڕەشبینەکان هەمیشە حاڵەتە نەخوازراوەکەیان لەکات حاڵەتە نەخوازراوەکە لە دەروزانی یاسایەکمان هەیە پێڵە ئیتیجاه معکوس واتە ئاراستەی پێچەوانە بزانین ئەم یاسایە چییە تۆ ئەتەوێ پاسیلێک پێیە ئەتەوێ نەیلۆ بەردێکە لە بەردەمەکە سارێک پێیە ئەتەوێ نەیلۆ پاسیلێک بەڵام هەلی چونکە ئەو پیاڵە ئیتیجاه معکوس ئەتەوێ نەیلۆ بەردێکە لە بەردەمەکە لا شعوری تۆ پرۆگرام بدێت لەسەر ئەو بەردەکە
وتولي ئەوەی شەکە لە یاساکانی لاشعوری ئینسان ئەتەوێت ئەوە نەبێت ئەوە ئەبێت ئەتەوێت ئەم شەو دڵت خۆش ئەم شەو شتەیە بەمە تۆی دڵت خۆش ئەگەر پێچەوانەکەی بتێ خۆ لای لەوەی کە دڵت بازیاکە ڕوونیدا ئەو کەسەی پاسکیرێکی پێ و چاڵێک لە بەردەمیاتی لە دوور و ئەڵێ نابێ بەم لەو بەردە نابێت بکەومە ناو چاڵ بەڵام ئەکەوێتە ناوی ئەوە یاسای لاشعورە پێم وایە زۆرێک ئەفۆفیەوەکە ئەتێ فڵانش نەبێت ئەبێت لەبەر ئەوە ئەو شتێک کە تۆ ئێتە خەیاڵن نەبێت نابێت مۆزحەکوارە نابێت نەفی بێت نابێت سلبی بێت نابێت نێگەتیڤا نەبێت نابێت بڵێ من نابێت بەدبەخت ببم ئەبێ بڵێ من ئەبێ خۆشبەخت ببم نابێت بڵێ من ناترسم چکە کەوتی ناترسم بیلە مەترسیەکانەکەی ئەبێ بڵێ من ئازام ئەمەش ڕوانینی تۆیە بۆ شتەکان کەسێک پەرداخێک دانراوە سەیرێکی ئەوە بکەن ئەوانەی کە گەشتبینن تەماشای دنیاەکەن شتە ئیجابیەکانە بین ئەڵێ ئەو پەرداخە نیوە ئەوە نیوەی باشە بەڵام سلبیەکان ئەڵێن ئەو پەرداخە نیوەی خاڵێ چکە بەس گۆشەکە ئەبینێ بەس کەمەکە ئەلێرەوە ڕوانینی ئێمە دەرەکەوێ بۆ دەکەن ئەو پەیوەندی بە چیەوە هەیە پێڵەن frame of reference واتە چوارچێوەکانی سەرچاوە کۆمەڵە چوارچێوەی زیهنیمان هەیە بۆ نمونە مرۆڤێک نەگەتیڤە سلبیانە بیرەکات هەر شتێک لەکەیتە بەردەستی ئەوە بڕۆن لە قاڵبی چوارچێوەکەیەوە تەماشایکە لە قاڵبی ئیتارە فکریەکەیەوە تەماشایکە ئەو بازنە فکریکە هەیە لەو قاڵبەوە کە تەماشایەکە وەکو ئەو کەسە وایە کە عینێکی گەدۆتە چاک تۆ عینێکی تاریش کەرە چاوە نیوەڕۆ و ئێوارە وایە بیستوتانە ئەڵێ پیاوێک هاتەوە نیوەڕۆ یای لە مناڵەکەی گوتی بە ئێوارە وەختە چیەکەی لە کۆڵان عینێکی تاریکی لە چاوە بوو کاتی هاو دنیا تاریکیات وای زانی ئێوارەیە جا زۆر پێکەنی ناویە مرۆڤ هەیە هەموو ژیانی ئەو عینەکەی لە چاوە ئێمە پێکەینان بۆ پیاوەیە کە لە نوتەیەکە ئەو کەسەی کە عینەکێک کاتە چاوی زەردە تەماشای دنیاکە بەهار بە بەهاری نابینێت پاییزێک نییە حیفە ئێمە گاڵتەمان بۆ کەسەیە بەڵام حیفە خۆمان ئەو عینەکەمان لە چاوی بۆ هەموو بۆ ئایندەی کە ئێمە خۆزگەی پێخوازی بۆ ئایندە سازی کە ئێمە ئەمانەیە بیسازێنی جا یەکەم شت ئەوێ و عینەکە پاکبینەوە عینەکێ بێ وەکو خۆی شتەکان پیشانکە وە تۆ کاتێک سەرنجەیی ئەو ڕێگایە دەبینی کە سیارەکە ئەوێ بۆی بڕوان نەک ئەو چاڵ و چۆڵ و شتانی کە نابێت سیارەکەی تێبێت کاتێک کە تۆ هەموو تەرکیزت لەسەر خۆشبەختیە تەرکیزت لەسەر سەرکەوتنە تەرکیزت لەسەر عیندێکی جوانە ئەو کاتە تۆ ئەگەیبەوە بەڵام بە پێچەوانەوە مرۆڤە ڕەشبینەکان ئەوانەی کە هەموو دنیا کاتێک دەبین بە سەیری سلبیات و خراپیەکانیەکان بۆ نمونە باوکی دە سیفەتی جوانی تیا یەک سیفەتی خراپە بڕۆ دانیشە لەگەڵ ئەم نەفەری گرفتی ئەڵێ ئاوایە لە بوونی باوکیان کە چەندین شتی جوانی تایە تەنها ئەو لایەنە سلبیە بینێت ئەمە وەکو ئەو کەسەوا بوو کە عینەکەی کردە بێت جوانی وەکو ئەو کەسەوا بوو کە باسکیلەکەی لێوەکڕی ئەویست نەیە لەبەرەوە ئێمە سەرەتا ئەبێ بگەڕینەوە بۆ خۆمان ئیجابیانە تەماشای شتەکان بکەین چونکە ئایندەسازی یعنی ئەو ئایندەی کە تۆ ئیخوازی شتە جوانەکانی تیا شتە پۆزتیڤەکانی تیا هیچ شتێکی خراپیان نییە شتێکی بەناوبانگ هەیە زۆر یعنی باوە ئەڵێن لەسەر ئەم بەحی سیروانە کچێک جارێک بە کۆڵ ئەگریا لە پیاون ئەو بووە بیری چی بووە وتی وەڵای هیچ نەبوو چوو بە خەیاڵە خەیاڵەکە چی بوو لە خەیاڵەکە ماشوور کرد و مناڵێکی جوانم هەبوو لە دەستم کەوتنەوە ئاو زۆر ئەوم بست ئەم مرۆڤەی کە ئاوا تەماشای ئایندەکە بە دووری مەزانە ئایندەکەی وایە چونکە ئەنا عیندا ظەنی عەبدی
من لەگەڵ بەندەکەم چۆن بیرەکاتەوە بەتەمای ئایندەکەی چۆن من دیوای بێ لەبەر هێر امتحانەکەت بکە دی باوە بێ کە لە خەیاڵەکاندا چونکە ئەگەر لە خەیاڵەکاندا هەبوو ئەبێ خۆتت دانابێ چۆن ڕەفتار لەگەڵ موقفەکان ناکە و قسەیەک هەیە ئەڵێن هەلو مرۆڤەکان بەبێ هەلو مەرجەکانیان دنیادا بێت زانایەکی دەرونی ئەڵێن نا ئەڵێ هەموو هەلو مەرجەکانی دنیا مرۆڤەکان دروستیان کردووە ئێمە ڕۆشتین ئەم هەلو مەرجەمان دروست کردووە نەک هەلو مەرجەکانی ئەمەی وا دروست کردبێت ئەوە ئەندێشەکانی ئێمێ دنیاوایە ئەو بیرکردنەوەکانمانە دنیاوایە ئەگەرە بینی گەلانێکی وەکو وڵاتانی ئەفریقی لەو دواکەوتوویە ئەژین خەڵکی وەکو سوید و نەرویز لەو خۆشیە ئەژین دڵنیابە لە بیرکردنەوەکانیانە لێکۆڵینەوەیەکی زۆر هەیە سەیرەکەن مرۆڤە سەرکەوتووەکان بیرکردنەوەکانیان و تەماشایان بۆ دنیا و چۆنێتی هەنگاو هەڵگرتنیان و ئەوانە هەمووی جیاوازە لەگەڵ کەسێکە مرۆڤێکی فاشی مرۆڤێکی دۆڕاو و ئەم جیاوازیانەش ئەگەر بڵێن یەکێکی لێرەوە دەست پێەکات لەوەی کە تۆ چۆن تەماشای دنیاە خاڵێکی تر ئەو کەسی ئەگاتە ئایندەی کە ئەوەی ئەوێت پێگا ئەگاتە ئایندەکەی ئەوەیە خۆی بەشایانی ئەزانێت ئێمە زۆر کەسمان هەیە لە ناز و نێحمەتەکان بێبەشە بێت چونکە خۆی بەشایانی نازانێت خۆی بەشایانی خۆشبەختی نازانێت خۆی بەشایانی ئەوە نازانێت نمرەیەکی بەرز بەدەست بێنێت خۆی بەشایانی ئەوە نازانێت لە مەقامێکی بەرزا بشێت خۆی بەوە نازانێت ڕۆژی ڕۆژان مەجلیس لە مەجلیس قسەیەکی جوان بکات خۆی بەشایانی ئەوە نازانێت ڕۆژە لە ڕۆژان ڕێگایەکی باش فێری هاوڕێیەکی بکات و ئەو کەسی خۆی بەشایانی شتە جوان و باشەکان نازانێت هەرگیز ناگەتە خاوەن کەسانێکە بنە خاوەنی ئەو دنیا جوانە خۆی بەشایانی بزانێت لەبەرەوە کاتێ تۆ ئەتێ ئایندەسازی بکەی ئەبێ خۆت بەشایانی ئەوە بزانیت هیچ اعتیبارێت واناکە کەسانێک شایانی بن و تۆ شایانی نەبیت ئەگەر ئەڵێی ئەوانە جیان ئەگەر ئەڵێی ئەوانە خەڵکی فڵان شوێنن ئەگەر ئەڵێی ئەوانە سەرۆت و سامانەکانیان ئاوان لە فڵان تەبەقەن ئەم تەبەقاتە خۆمان بە خۆمان دروست کرد ئەو ڕۆژەی خوای گەورە تۆی دروست کرد بە ئەمرێکی تایبەتی و بە تەنهایی تۆی دروست کرد بە بڕیارێک خوای گەورە یەک نەفەری لەدەستدا نەچوو ناتۆ بڵێ بە ئەوانە نەفەر لە هەڵەبجارە وتوێتی ئەبێ فڵان و فڵان و فڵانی کیانە یەکیشیان تو بەڵام زۆر ئەو مرۆڤانی کە تەماشای دنیاکەن خۆی لەگەڵ ئاما قیاسەکە ئاما ئێمەش وەکو خەڵکی فڵان شوێن ئێمە کە تەمەنمان ئێمەی وەکو گەنج ئەمانە هەموو اعتیباراتێکن تعمیمکردنن گشتاندن زۆر جار جوان نییە ڕێگای ئەسڵ پیشانی تۆ نابێت تۆ هەموو شتێک تعمیم بکەیت لەبەرەوەی ئێمە لە فڵان شوێنەژین لەبەرەوەی خەڵکی فڵان شوێن لەبەرەوەی تەمەنمان وایە خۆت تعمیم بکەی لەگەڵ خەڵکان نا تۆ کە دروست بووی بە تایبەتی دروست بووی تۆ هیچ کەسێکی تر بە یەک ئەمر دروست نەبوون ئیلا هەرێکێکان بە ئەمرێکی تایبەتی و بە دیاریکراوی یعنی بە تەقدیر دروست بووە خوا کەسمانی لەدەست دەرنەچوو تۆ کاتە دروستکردن بە تایبەتی دروستی هەر لێرەوە تەماشای دنیا بکە کە تۆ بە تایبەتی دروستکراوی هەر نەفەرێکی تریش بە تایبەتی دروستکراوە نە تۆ زیاتری لەوان نە تۆش کەمتری لەوان بەڵام ئەوانەی کە خۆیان چارەڵەشەکەن ئەوانەی خۆیان بەدبەختەکەن ئەوانن لە ڕووی دەرونیەوە یەن مقارەنەکە تەماشای خۆیەکە تەماشای فڵان کەسیشەکە بۆچی ئەو ئەبێ وا بژی بۆچی من ئەبێ وا بژی بۆچی ئەو ئەبێ ئەوەی هەبێ بۆچی من ئەبێ ئەوەم نەبێ لێرەوە بەدبەختیەکانی مرۆڤ دەستێ چونکە گەورەیەکی خۆی لەدەستەیە مهمەکەی خۆی لەدەستەیە کاتێک کە تۆ گەورەیەکی خۆتی لەدەستیان ئیتر شایانی ئەو بەدبەختی بەڵام کاتێک کە تۆ خۆشبەختی دەوێت ئەبێ ئەو مقارنەیە لا بکەیت من بە تایبەتی دروست بووم ئایندەیەکی تایبەتم هەیە وەکو هیچ کەسی تر نیم بە خەیاڵی خۆم ئایندە دروست دەکەم و بەرەوڕووی ئەڕۆم بە هەوڵێم پێ بکەم ئەخیر خاڵ ئەوەیە تۆ خەونت هەبوو ئامانجت هەبوو ئیجابیانە تەماشای دنیات کرد دڵنیاش بووی ئەوەی لە خەیاڵەکەتا هەیە بەرەو ئەوە ئەڕۆی و شتە چاکەکانت بینی شتە چاکانیش کەنایە خەیاڵی خۆت پاشان خۆشی بەشایانی هەموو شتە جوان و باشەکان زانی ئێستاکە ئەبێ بڕیاری بۆ بدەیت ئەبێ بڕیارێکی بۆ بدەیت کە ئەو شتانە بێنن
و بڕیار یەکێکە لە گرنگترین شتەکان و خەسڵەتی هەموو مرۆڤە سەرکەوتوەکان ئەوانەیە ئەوەیە بە خێرایی بڕیارێن بڕیاری قەتعیشێن و شەرم ناکالەوەی بڕیارەکەشی بڕێت چکە تازە بڕیاریەوە ئەبێ من فڵان نمرە بەدەست بێن ئەبێ من بگەمە فڵان شوێن ئەبێ من فڵان ژیان بۆ خۆم دروستکەم و ئەبێکانی بڕیاری قەتعیە بۆیە کەسایەتیەکی وەکو ئانتۆنی ڕۆبێنز ئەڵێتی It's the time of your decision that your destiny is shaped. ئەوە کات و لەحزەی بڕیاردانە ئایندەی تۆ وێنای خۆی وەرەگرێت شێوەی خۆی وەرەگرێت تۆ بڕیارەکانت چۆن بڕیاری دیاوە ئایندە چۆن دروستکەی بڕیاری دیاوە یان لێرەوە دەستکەی ئەبێ بڕیار بێ ئەژی ناو ئایندەی هەرگیز دروست نابێت تۆ حەزی بێت ئەوە بڕیارت دیار ئامانجەکانت دانا ئەبێ بڕیار بێ لەسەرەوەی بەپێ بگی بۆ ئامانجان و ئەو بڕیاردانە سووربوونێک لە ناخی تۆ دروستەکە پاڵنەرێکی گەورە لە ناخی تۆ دروستەکە کە ئەبێ هەر بێت دوایەمین شت لە دوایەوەی کە بڕیارەکە دیا ڕەفتارەکان بگۆڕی بۆ نمونە ئەم شەو 4 سەعات کۆشەکەی بەیانی نمرەیەک بەدەستی نمرەکەت بەدڵ نییە کەواتە ئەم جارە ئەبێ کۆشت کردەوە بە جۆرێکی تر کۆشت بکەیت نەوعیەتی کۆشەکەت بگۆڕی ئەم جارە بتوانیت بەو 4 سەعاتە بە کۆشتێکی باشتر نمرێکی بەرزتر بەدەست بێنیت لێرە یاسایەکمان هەیە لە ئەندازەی دەرونیا پێڵێن یاسای شێتی یاسای شێتی ئەڵێ ئەوە شێتیە ئەگەر تۆ هەوڵێک بی ئەنجامێک بەدەست بێنی ئەم جارە بە تەمامی هەرە هەوڵە بی بەڵام ئەنجامێکی جیاواز بەدەست بێنی ئەوە یاسای شێتیە تۆ بەو جۆرە کۆشەی کە یەکی ناتوانانی نمرەی بەرز بەدەست بێنی و هەرگیزیش نابێ بە تەمامی بەو جۆرە کۆشە نمرەی بەرز بەدەست بێنی تۆ بەو جۆرە بەو توانە تەرکیزەوە کە هەتا ناتوانی جوان کۆشش بکەین کەواتە هەر بەو توانە تەرکیزەوە هەرگیز ناتوانی جوان کۆش بکەیت کەواتە تەرکیزم باشەکە تۆ بەوەی کە ڕەشبینی ناتوانی بگەیتە ئامانج کەواتە بیگۆڕی بیکەی بە گەشتبێت و لێرەوە ئەبێ هێندە ڕەفتارەکان بگۆڕی هێندە شێوازی هەڵسوکەوتت بگۆڕی هێندە کردەوەکان ڕەفتارەکان بۆ تاکو بگەیتەوە ئەنجامی کە تۆ خۆت دەکەیت لێرە ئەوی تری کە ئەرکی تۆیە کە بنیادنان دروستکردنی ئایندەیە لەسەر شانی تۆ پێ ئەچێ ئەوەی کە من وتومە بۆ هەندێکتان جوانترین ئایندە دروست بکە بەڵام بەڕێزان پێتان ئەڵێم کەسێک ئەڵێ The great end of life is not knowledge بەتاکش مەزنی ژیان لە معریفانی لە عیلمانی ئەم قسانەی منکردن لەوەجی هەندێکیشتان لە هەندێک کتێبا خوێندبێتانەوە یا ڕۆژێ لە ڕۆژان کەسێکی دڵسۆزم بابەتی بۆ باسکردنی مهم ئەوەیە کە کردداری پێ بکەیت کردەوەی پێ بکەیت ئەگەر تۆ هەر ئەم شەو خەونێک نەبینی بۆ ئایندەت ئەگەر تۆ هەر ئەم شەو بڕیار نەی دەفتەرێکدانی تو ئامانجەکانت بنووسی ئەگەر تۆ هەر ئەم شەو بڕیارەکەی خۆت نەی ئەو ئامانجە نایەتە دی ئەو خەونە دروست نابێت ئەو ئایندەیەش دروست نابێت لێرەوە هیوای سەرکەوتن بۆ هەمووتان ئەخوازم هیوام وایە هەمووتان بگەنە خواست و ئامانج و ئارزوەکانتان و دڵنیاشم ئەوانە ئەگەن کە ئامانجەکانیان نەنووسنەوە لە زانکۆی هارڤارد لە ئەمریکا ساڵانێکی زۆر لەمە پێش لێکۆڵینەوەیەک کرا ڕۆشتن هەموو ئەو فێرخوازانەی هەموو ئەو خوێندکارانەی کە لە زانکۆ هەبوون ڕاپرسیشان لەگەڵ کردن چەند نەفەر ئامانجی خۆی نووسیوەتەوە تەنها لە سەداسی ئامانجەکانیان نووسی بوو لە سەدانەوە 2 ئامانجەکانی ژیانیان نەنووسی بوو پاش 20 ساڵ جارێکی تر ڕۆشتنەوە بەدەمیانەوە سەیرەکەن ئەوانەی گەشتونەتە ئایندەیەکی جوان ئەوانەی زۆرینەی ڕێژەیەکی زۆری ئەوانەی سەرکەوتوو بوون ئەوانە بوون کە لە سەداسیەکە بوون کە ئامانجەکانیان دانابوو بۆ نووسی بوون هیوام وایە هەر بە نووسینەوە بە بیرکردنەوە لێو دەست پێ بکەین قسەیەک هەیە کە ئەڵێ بیرکردنەوەیە بچێنە تا وشەیەک دروێنە بکەین وشەیەک بچێنە تا ڕەفتارێک دروێنە بکەین ڕەفتارێک بچێنە تا کەسایەتیەک دروێنە بکەین و بە دڵنیای ئەوەش بچێنە ئایندەیەکی جوان دروێنەکەی لێرەوە هیوای سەرکەوت بۆ هەمووتان ئەخوازم هەر سەرکەوت
کە بە هەمووان کوێمان Jak to slovo versíklo? Spás máte. عندما أكلي هيك جو بسيارة جات شوي أكلي. أنا هني ثاني بريالة كأو أواني أو ثاني كلمة شكايتي وبريال ثاني بجي طبعا هني ثاني شيء أو بيبريال يعني بس. خويا تدي بس. والله هر سيرك سنين وكاشان سيرك سكيت وان كان سرتا خيال كان من برا بردوا راستي بروف كاتي خوشبخت لي استابش ابي لي استابشي ولا استابتركي ولا استا عندي كي جوانش بو خود دروس بكين بس كده عند اساسي بلا نقل عند شابشي نلا عند بشي نلا رابردوا امو شيء پێچوانە نییە لەگەڵەوەی پێش کاتێ مرۆڤ خۆشبەختە بێ کە دیوارێکی ئاسنین لە بەردەم ڕابردوویان دروستکە جارێکی تر نیگەران نەبێ بە ڕابردووی و دیوارێکی ئاسنینیش لە بەردەم ئایندەیە دروست بکە کە خەمی ئایندەشی نەخوا ئەو کاتە ئێستا هیچ کاتێک گرفت نییە هەموو خەمەکان هەموو مەترسیەکان کە هەن هەموو وەهمن هەموو مرۆڤ خەمێتی تیان کەوێت تەقەیەک ئەکرێ خەمتە ڕەفیقەکەت لەسەر جادەکە کوژرابێ خەمتە یعنی بۆیە دڵگرانی و قەلەقی کە خەمتە کوژرابێ نەگەوەی کە کوژراوە یعنی زۆربەی جار ئەوەی کە تۆ بێتاقەتەکان خودی ڕووداوەکە نییە وەهمەکەیە کە تۆ هەتا بۆ نمونە ئەترسی بکوژرێ ڕائەکەی وەنیە ئەو لەحزەی کە ڕائەکەی هەموو خەمێکت ئەوەیە کە ڕزگارت بێت نەکا بکوژرێ و وەهمە لە مردن چکە تۆ هێشتا نازانی مردن چۆنە لەوە چێگەر بەژمێری مردنەکە ئەوەندە ناڕەحەت و ترسناک نەبێت کە تۆ پێشتر لێی ترساوی لەبەرەوە زۆربەی ناخۆشەکانی ژیان وەهمن نابێ ئینسان وەهمی ناخۆش بکە نەبۆ ئایندە و نابێ وا بزانێ ڕابردووەکەی ئیلایەت یەخەی پێگرێ ئێستاکە ئایندە دروستەکە ئەو ڕابردووی کە بووە شتێک هەبووە پێش ئەوەش ئەوەی هێناوەتە دی لەبەرەوە لە ڕابردووە ژیان هیچ کەڵکێکی نییە مرۆڤ ئەگەر بیەوێ لە بگەڕێتەوە بۆ ڕابردوو سوودی لێوەرگرێ ئەبێ خۆی وەکو ئەکتەر تیان نەبێت تکایە بە ئەمە ڕوونکەمەوە سوودی لێوەرەگرێت ئەگەر تۆ ڕووداوێکی ڕابردووت بێتە پێشچاو وا بزانی لە تەلەڤیزیۆنێکە ئەیبینیتەوە ئەوە تەئسیری سلبی لەسەر تۆ نییە ئەشتوانی ناخۆشیەکانی ژیانە بیرکەوێتە بەبێ خەفەتی پێ بکوت بەڵام ئەگەر گەڕایتەوە بۆ ڕابردوو خۆت ئەکتەر بووی لەناو خەیاڵەکەتە دوو جۆر وێنامان هەیە وێنایەکی ڤیدیۆیی کە خۆتی تیابینی وێنایەک یەکسەر وەکو وابێ بەردەمی خۆت ببینی ئەم دوو وێنایە لە خەیاڵی ئینسانە جیاوازی زۆر گەورەیان هەیە ئەوەیان کە خۆشتی تیابینی بۆ نمونە خۆش بابێتە پێشەوە بۆ نمونە شتێکت کردووە
زۆر ناخۆش بە لە دوورەوە خۆش ببینەرە لە ناو سەحنەکە لە خەیاڵەکەدا ئەوەی تر ئەحساسەکەی نامێنێت توانی بەس تەجروبەی لێ وەرگری بەس ئەگەر چوویتەوە ناو حاڵەتی کە بۆ نمونە نەفەری ڕۆژ ڕۆژانبانی کردی زلەیەکی لێیاوی بۆ بە خەفەت بوون ئەوە ئەگەر وا بێت لە شاک ئێستا زلەکەت لێیاب وا بگەڕێتەوە بۆ ڕابردووە تەسیری زۆر سلبیە لەبەرەوە وا بیبینە لە شاشەیەکە ئایبینی و دانیشە چۆن سەیری فیلمێکەکەی حکمەی بەسەریا حکمە بەسەر ڕابردوو تا بۆ ئەوەی ئەزمموی لێوەرگری لەو کاتا بگەڕێتەوە بۆ ڕابردوو باشە نابێت لە ڕابردووە بشین و ئەبێت لە ئێستا بشیت و لە ئێستا ئامانجدانی بۆ ئایندە و تۆ ئەتوانی ئایندە دروستکەی و ئەتوانی ڕزگاریش بێت لە ڕابردوو کەسانێک هەن ڕابردوویەکی زۆر خراپ و ناخۆشیان بووە بەڵام ئایندەیەکی زۆر گرنگ بۆ نمونە لە ئەمریکا لێکۆڵنەوە کراوە لەسەر ئەو ملیۆنەرانی کە ئێستاکە ملیاردێر و ملیۆنەرن لە ئەمریکا سێرەکەم زۆربیان تا 35 ساڵی عمریان بە قەرزاری بە فەقیری ژیاون ئێمانە چۆن ئایندەیان دروست کرد قابلە بڵێ وەڵام ئەمڕۆ قەرزاری بکرد هەرگیز لە ئایندە نابمە خاوەنی سەرمایە ئەو بیرکردنەوەی زۆر هەڵەیە یعنی لە هەر بوارەکە بیری لێ یەکەیتەوە نمونەمان هەیە کەوانیە لەبەرەوە تۆ ئەتوانی ئایندەی دروستکەی زۆر جیاواز بێت لە ڕابردوو تۆ لەم تەمەنەکەمان بۆ مەڵە ناڕەحەتیت بەسەر هاتووە زانی تر تا ئەخیر وا ئەبێت ئەوەیە کە تۆ ڕائەکەی لەو واقعە و ئەزانی ئەگەر تا ئێرە بە ناڕەحەتیە ناوتێت تر تا ئەخیر هەروە ئەبێت بەس مەرج نییە ئەبێت دەرهێنەری فیلمەکەی خۆت بی لە ئایندە تۆ بەتەڵەکەبی تۆ پاڵاوانەکەبی کە ئەگەیتە خۆشبەختی و سەرکەوتن لەبەرەوە وەکو هەر فیلم وایە ئەکرێت تا مودەیەکی کەش لەگەڵ ئەو ناڕەحەتیانە بڕۆی بەڵام دڵنیاش بە ئەتوانی ئایندەیەکی باش بکەیت چۆن بتوانین دنیا بە جوانی ببینین إقبال لاهوری أفرمين دل رمز حياة زگونچه دریا حقیقت در مجازش بی حجاب است زخاو که تیره می روید ولی کن نگاهش بر شعاع آفتاب است على أي دل رمزی ژیان لە غونچەوە فێر ببە لەناو ئەو خۆڵ و قوڕە تاریک و ناخۆشە سەری بەر زەکاتەوێت دەدر بەڵام دایمە ڕووی کردوتە خۆر تۆش ئەکرێ ئاوا بڕوانیت لە دنیا ها ئامۆژگاری دڵی خۆیەکە ئاوا تەماشای دنیاکە ئینسانە گەورەکان ڕۆژێ لە ڕۆژان چوونەتەوە بە خۆیانە بڕیاریانیا وا تەماشای دنیا بکات و تۆ ئەگەر بڕیار نەی وا تەماشای دنیا بکەی دڵنیا بێت نابیتە ئەو گوڵەی کە ئیقبال ئەوێ ببێت بۆیە ئەو ئەبێ ئەی تۆ کێبی کاتێک کە تۆش ئامۆژگاری دڵی خۆتی کرد ها دڵ لەو خونچەوە تەماشای دنیا بکە ڕووی لە خۆرە دائیما لەو قوڕەوە ئێتە دەر دایما ڕووی لە خۆر ئەتوانی شتە جوانەکان ببینی ئەمە شتێک نییە بڵێ من ناتوان هەر ئەمڕۆ ئەتوانی وەکو چۆن جاران بەدبەختیەکانی ژیانی خۆت ئەژمات من دایکم وایە باوکم وایە ماڵەکەمان وایە ماوەساکەم وا بوو لەگەڵمان لە فڵان شوێن فڵان دەرەجەم نەهێنا چی بوو هەموو ناخۆشیەکان ئەژمێری وەرە لایەنە باشەکانیش بژمێرە و تۆ ئەتوانی شتە چاکەکان بژمێری بۆ ئەوەی زیاد ببن وواضحە لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەگەر شکری کرد لەسەر ئەو شتانی کە هەتا دڵنیا بەخوا بۆ زیاد و هاشەخان کۆمەڵە پرسیاری کرد یەکەمیان ئایا مرۆڤ تووشی وەسواسیەکە یان ڕاستیەکەی مرۆڤ کاتێک تووشی وەسواسی ئەبێت کە ئەو ئایندەسازی کە ئێوێ بیکا زۆر ڕوون نەبێت ئێمە ئەڵێن ئەبێ وێناکە زۆر ڕوون بێت وەکو ئانتۆنی ڕۆمێن زەڵاڵێ ویستم ژیانی خۆم بگۆڕم 700 دانە مجەڵەت کتێبم خوێندەوە لە بواری دەرونزانی ئیتر بڕیاری قەتعیمیە ئامانجەکانی خۆم نووسی و ئیتر زانی مرۆڤە سەرکەوتوەکان چۆن نەژین بڕیارما وا بژیم و لە ماوەی 2 ساڵە هەموو ئامانجەکانم هێنایە دی بەڵام 2 ساڵ لەوە پێش تەنانەت ڕەنگی پەردەی ماڵەکەی خۆم بینی لە خاوەکە ئەبێ بیبینی ئەڵێ زۆر کەس ناگاتە ئامانجەکەی لەبەرەوەی ناتوانێت ڕەنگی پەردەی ماڵەکەشی ببینێت زۆر وردەکاری تیا کردووە کەواتە ئایندەسازی بۆ ئەوەی وەسواس نەبی وا بزانە هەر ئێستاکە ئەوە هاتووەتە زۆر بە مرتاحی بشی وا بزانە ڕێک ئێستا ئایندەکە دروست بوو شاپتیگوان ئەڵێ ئەبێ وا وێنام دروستکەی ئەو ژنەی کە باسم کرد ئەڵێ بێ وا وێنا دروستکەی لەو کتێبەیە Creative Visualization ئەڵێ وا وێنا دروستکە کە ئێستاکە هاتووەتە دی وا بزانە هەر ئێستاکە خۆشبەختترین مرۆڤی سەرزەویت ئەڵێمە درۆکردن نییە چونکە هەموو ڕاستیەکەیەتە بوون ئەبێ یەکەم جار لە دنیای ئەندێشە هەبێت ئینجایەتە دنیای واقع ئەبێ یەکەم جار لە خیاڵەکەتا بوونی هەبێت ئەبێت تۆ لە خیاڵەکەتا بە خۆشبەختی هەبی اینجا لە ئایندا خۆشبەختە بی لەبەر ئەوانە هیچ کات درۆکردن نییە لەگەڵ خۆتا کە ئەمڕۆ ڕێک وا بزانی هاتووەتە دی وا بزانە و ئایندا هاتووەتە دی فیلمەکەش ببینە ناڕەحەتی تایە شەو نەخوونی تایە مانوێتی تایە بەڵام ئەخیران هەرەگەیتە ئامانجەکەت من بە ئێوە ئەڵێم ئەزان ئەو فیلمە زۆر بێ مەعنایە سەعاتێکی سەیریکەی
دوای ئەوە بەڵام فیلمەکە بکوژرێ زۆربەتان لەوە چێژنێ و بەو دەرهێنەرە بن کە فیلمێکی وا دەرەکە بەڵام ئێمە خۆمان زۆر جار ئەگەر سێری زۆرینەکە زۆرینەوە فیلمەکەی خۆی دەرهێنان بۆ فیلمەکەی خۆیەکە پاڵاوانەکە لە ئەخیرا ئاکوژ ئایا هەرگیز بە هەڵەدا دەچی بەڵێ ئەگەر تۆ ئامانجدا بنێ و هەدەفدانێ ڕۆژانە هەڵە ئەکەی تۆ تێ بگەیتە ئامانج ئەڕۆی بە جادەیەکە 2 سەعات دوایی ئەزانی ئەم جادە پردەکە ڕووخاوە چیەکەی نابێت لێ دەستکەی بە گریان و دانیشی ئەبێ بڵێ ئەگەڕێمەوە جادەیەکی کە ڕێگایشکە ئەدۆزمەوە ئیلا ئەبێ بڕۆمە ئەوبەر لەبەرەوە ئەوانەی کە خۆشبەختی سەرکەوتنیان بەدەستێناوە لە ئامانجەکە گەورەکانیان پاشگەز نەبوونەتەوە بەس ئامانجە کاتێکانیان گۆڕیوە بۆ نمونە بڕیاری کیاوە پێی بگا بۆ ئامانجی کە هەیەی بەڵام کۆمەڵی ئامانجی بچووکدانێ یەکەی کە بیان بڕێ بگا بە ئامانجە گەورەکەی هەندێک ئامانجێ لە نیوەی ئیشەکەدا بۆ دەرەکەوێ ئەگەر ئەم ئامانجە پێی بگەی ناتگەێنێ بە ئامانجە گەورەکە یەکسەر لە پاشگەز دەبێتەوە بۆ پاشگەز بوونەوەش خراپ نییە ئەوە محاولە و خەتە هەروایە هەموو گیانەوەران تەنانەت گیانەوەران وا فێرە بن ئەو زانە دەرونەی کە هێنای کۆمەڵە مشکی خستنەوە تاقیگەیەکەوە کۆمەڵە دوگمەی ڕەنگەڕەنگی بۆ دانابوون ئەم مشکە برسیان کرد دوای دەستی بەرکانیان کەوت دەستی ئەگەر بەر دوگمە سوورەکە بکەوتایە نانیت لە تەنانێکیانەیە ئەی خوار هەموو جارێ هاتەوە دەستی لە هەموویانەیە دەستی بەر سوورەکە کەوت جارێکیکە خەڵاتێکیانە کرد و ئاواش مرۆڤ فێریش دەبێت دوایی هەرکە برسی و ڕاکات دەسێنێ بە دوگمە سوورەکە ئازانیتە دەستیان نانەکە کێتە خوار کەواتە تۆش دەسێنا بە دوگمە شینەکە نانەکە نەکەوتە خوارەوە یعنی ئەبێ بڕۆی دەست بنێ بە دوگمە سوورەکە لەبەرەوە بەردەوام تۆ ئامانجە گوردەکانی خۆتە گۆڕی بۆی بکەی بە ئامانجە گەورەکە و هەموومان هەروە ئەبێ ڕۆژانە ئەمڕۆ هەوڵەی 4 سەعات هەوڵەی سێرەکەی هەڵەیە ئەگەڕێمەوە 4 سەعاتێکی هەوڵێ بەڵام مهم ئەوەیە یەکێ لە خاصێتی مرۆڤە سەرکەوتەکان ئەوەیە کەلیمەی ناناچێ بە گوێانە ئامانجی خۆی داناوە بڕیاری خۆی یاوە پێشنیارەکە من ئەمێ ئەوە بکەم یەکێ پێڵێ بکرەوە اینجا عەقڵی ئینسان هەر نایگیرێت یەکێ پێڵێ ئەوە خەیاڵ پڵاوە یەکێ ئەڵێ کۆرە تۆ زۆر نەتوانێت بەڵام مهم ئەوەیە نای قبوڵە هەزار جار پێڵێن نا هەر ئەتوانێت هەر بەردەوام مهم ئەوەیە ئێمە بەردەوام بین بە ناکان پاشگەز نەبینەوە بە هەڵەداچوون زۆر ئاسایی هەڵە ئەکەی پەشیمانە بیتەوە گەڕێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون هەموو نەوەکانی مرۆڤ هەڵەکەن بەڵام باشتریان ئەوێت تۆبەکە جارێکی ئەم هەڵە ناکەمە گەڕێمەوە تەشی سپاس ئەگەر کەسێکی کەش پرسیاری هەبێت ما والله ما أخذت يوم يعني أقدر اشتكى وأنا يعني أقدر أو أمانجنات دي اليوم أنا ما أشوف زور صفات خوش بيس Rubama, što nam se sada tukala, koje koga što
بەڵێ سەرەتا بۆ ئەوەی کە زۆر يعني تو علي بينو أرزوانيا بس أو يعني كنت أبي أميني كي الأرز وكنت درجة من شو نتوانى ما نفوقها شو كمان هتا أميني كي كل ما أرز وفوقها يعني تاني أرز من وين نتوانى ما نفوقها والله بعمل زوج والله سرتا أمام نوسنا بياكنا لخياركان معنا برزان زوج لخياركان معنا هي أبي كرداري كيفكي سرتاي بكردار كردني آمانج نووسينەوەیەتی من نازانم ئامانج شتێکی زۆر دقیق وردە ئامانج ئەبێ بێنووسی پلانی بۆ دابنێی نەخشەڕێژی بۆ بکەی یعنی بە بێنووسین نابێت دڵنیام ئامانجی بێنووسین نابێت ئەوە یا ئامانجەکە زۆر یەک شتە یا زۆر بچووکە ئەژینە ئەبێت تو بینووسیتەوە نەخشەڕێژی بۆ بکەی ساڵی بۆ دابنەی جەدوەلی بۆ بنووسی یعنی ئایندەسازی مۆزوعێکی گرنگە ها ئەڵێی مەسەلەن باوە ئەڵێن ئینگلیزەکان زۆر وردن حساب بۆ هەموو شتێکەکان زۆر عاقڵن وانە ئەوان نەخشە بۆ 100 ساڵ ئەکێشن هەر ئەوەیە ئینگلیزەکان توانیان زیاد لە یەک قەرن سەرکردایەتی هەموو دنیا بەریتانیا العوزما وەرە سەیری ئێستش نەخشەکان لەو پەڕی دنیا دوورگە بینی بەریتانیا بەگاڵتە ئەو دوورگەی بەدەست نەهێنا ئەبێت ساڵانێکی زۆر لەو پێش نەخشە ڕێژی کردی و پلانی دانابێت تۆ یەکە ئەتەوێ ئایندە دروستگاخت بەڕێزان پەیوەندی بە خۆشبەختی بەدبەختی تۆوە هەیە لەبەرەوە زۆر گرنگە شایانی ئەوەیە بڕۆی لە بازاڕە دەفتەرێکی زۆر جوانی بۆ بکڕێت شایانی ئەوەیە دەفتەرەکەت کلیلی هەبێ هەموو کەسێ سەیری نەکات شایانی ئەوەیە کاتی جوانی بۆ تەرخان بکەیت شایانی ئەوەیە بیری لێ بکەیتەوە شایانی ئەوەی بینووسی شایانی ئەوەی ڕاوێژ بکەیت بە مامۆستاکات بە دایک و باوکت بەم و بەو نەک وردەکارێکی بخەیتە بەردەست ڕاوێژی پێ بکەیت من ئەگەر ئەوە بێنمەدی ئەبێ ئێستا چۆن بم ئەوە زۆر مهمە ئەی من چی بکەم ئێستا باش ئەمانە ئەینووسیتەوە وە سەیریانەکەی بەرەزان ساڵێکیان من هاتم ئامانجەکانی خۆم نووسی تەمەن لە ئامانجەکانە ئامانجێکی فێرکاری بوو ئامانجی فێر بوو ئامانجەکانی فێربوون نووسی 16 خاڵم نووسی بوو ئەگەر ئەو کاتە یەکێکتان بتانبینایە گاڵتەتان پێکردم چونکەشتی زۆر گەورە نووسی بوو مەسەلەن فێری عەرەبی ببم ئینگلیزەکەم باش بکەم فێری ئینگلیزی ببم فێری تورکی ببم فێری سایەقی ببم فێری مەلەوانی ببم فێری نازانم ئینتەرنێت ببم چی دنیای خاڵی وام نووسی بوو هیوای هەیە لەوە چێ بڵێ تەمەنێک لەوە سەرف کردووە ساڵی دوای ئەوە تەنها فێری تورکی نەبوو و من دڵنیات دەکەمەوە ئەگەر ئەوانم نەنووسیایە مستەحیل لەبەرەوە نووسین زۆر گرنگە ئەگەر نەینووسی جارجار کاتێ سیرێکی گەورەتری حەماسەتی بۆ دروستەکە سیرەکەی نووسیوتە من ئەبێ نمرەی ئەوەنە بەدەست بێنم لا ئیرادی مێشکی تۆ بەرمەجە ئەبێ بۆی ئەو نمرەیە بەدەست بێنی چەند باوەڕت بە شانسێ ڕاستێکی ئەگەر شانس ئەوە بێت جارجار هەلومەرجی ڕوئایە قازانجی توی تایە ئەگەر ناوی بنین فرسەت ئەگەر وا تەفسیرێکی با پێتان بڵێم فرسەت دەست هەموو کەسێ ئەکەوێت و زۆر جاریش ئەبێتە میوان بەڵام ئەبێت تۆ لەو ئاستاوی فرسەتەکە بتگرێتەوە بۆ نمونە ئەڵێن ئێمە کەسێک تاینەکەین لەم کۆمپانیایە بە یەک مانگانە ملیۆنی کێینێ بەو مەرجەی پرۆگرامی ئەکسل و ئەکسس و فۆتۆشۆپ بزانێت و زمانی ئینگلیزیش بزانێت ئەو فرسەتە بۆ هەمومان بەڵام تۆ ئەو ڕۆژە ئامادە نیت چکە نایزانی ئەو ڕۆژە خۆت نەکردووە بە شایانی هەلەکان لەبەر ئەوە شانس بۆ هەموو کەسێک هەیە بەڵام هەندێک کەس نایگرێتەوە خۆی بۆ ئامادە نەکردو ئەبێ ئەمڕۆ ئایندەسازی بکەین بۆ ئەوەی 2 ساڵی تر 3 ساڵی تر هەلەکان تۆ بگرێتەوە ئەوە ئەو هەلانە خەڵک پێڵە شانسی هەبوو و ئەگەر شانس ئەو هەلانە بێت کە هەڵەکەوێ ئەبێت تۆ خۆت هەبیت اینجا ئەتوانی دەست بکەیت و ئێستا پلان ڕێژی ئەکەی بۆ ئەوەی 3 ساڵی تر شانس و هەلەکان تۆ بگرێتەوە ئەوەش ئایندەسازیە ئەو کەسێک کە یەکسەر ئەڕواناوە نووسێ و دەرەچێ و تەعین نەبێوانە ئەبێ ئەمە بزانێ ئەوە بزانێ ئەیزانێت کەواتە لە ڕابردووە نەخشەی داڕێژتووە خۆی فێر کردووە خۆی پێگەیاندووە ئامادەی تایە بۆیە کاتێ فرسەتەکە ڕێیەکەوێ یەکێکە بێ لەوانەی کە تو پیاڵی شانسی ڕاستیدا محازەرەی ئێستا کە ئەو بەڕێزە
باسی کرد بۆ ئێمە ئەتوانم بڵێم وای لە من کرد کە تا ئێستا هیچ ئامانجێکی خۆم نەنووسێتەوە لەم دەقە بڕیارم داوە کە ئامانجەکانی بنووسم و ئەم حازەرەی ئەم بەڕێزا وای لە یعنی توان بڵێم لە سا 80 تانەوەی سوودی هەبوو بۆ تەلەبەکان و هیوادارم ئەم حازەرەی یەکەم جار نەبێت دووبارە سێبارەش بێتەوە. بڕیارم داوە لە دوای ئەم کۆڕەوە ئامانج بۆ خۆم دابنێم و هیوام ئاوەیە هەموو ئامانجەکانی خۆم دێمەدی و هیوادارم ئەم کۆڕە ئەمە یەکەم جار و دوایین جار نەبێ